ژنە ئەمریکیە کووردە ئێزیدیەکە دوای چەند هەفتەیەک بەسەر ئەو لێدان و تونند و تیژانەی لە بەردەم ماڵی باڵێزی تورکیا لە واشنگتن ڕوبەڕووی بۆەوە چاوەڕوانە یاسای وڵاتەکەی ئەو بەرپرسانش کە بە توندی داکۆشی لە مافی خۆپیشاندان دەکەن مافی خۆی بەدەست بێنێت. بێگومان من بووم بە قوربانی لەبەر ئەوەی هەرگیز چاوەڕوانی ئەوم نەدەکرد بەو شێوە درندانەیە هێرش بکرێتە سەر مولێن بدرێت. بۆ 10 ڕۆژ نەمدەتوانی کاروباری ئاسایی ڕۆژانەی خۆم بکەم. بۆ من شتێکی زۆر ناخۆشە نەتوانم کارەکانم بەدەستی خۆم بکەم. ئەو کەسانەی کە لێیان درا و کەوتنە بەردەم هێرشی پاسەوانەکانی ئاردۆغان هەواڵی خۆش لای ئەوان هاوڵاتی وڵاتێکن کە کەس ناتوانێت بێ حورمەتی بە هاونیشتیمانیەکانی بکات. جۆگرتن لە قوربانیەکان لە بەرزترین ئاست لە کۆنگرێس لە قوربانیەکان دەستپێکێکی باشە. ئەگەر بڕوانینە ئەو پرۆژە بڕیارەی کە لە ئەنجومەنی نوێنەران پەسەند کراوە زۆر سەرنج ڕاکێشەر و زۆر بەجوانی داڕێژراوە. خۆشحاڵ بووم و لە هەمان کاتیشدا سیر بوو کە لە ماوەیەکی درێژخایەندایە کەمجار ئەنجومەنی نوێنەران لەسەر بابەتێک هاوڕابن. لە ماوەیەکی کەمدا ئەم دانیشتنیان ڕێخست بۆ جۆگرتن لە ئێمە و بڕیارەکە لەوێ پەسەند کراو دەچێتە بەردەم ئەنجومەنی سینات بە گشتی دەرئەنجامێکی خراپی بۆ تورکیا دەبێت. پرۆژە یاساکەی ئەنجومەنی نوێنەران ڕوونا داوا دەکات ئەنجامدەرانی ئەو توندوتیژەی کە لە 16 مانگی 5 لە بەردەم ماڵی باڵێزی تورکیا ڕوویدا بدرێنە دادگا. لەو پرۆژە یاسایە 354دا باس لەوەش کراوە کە ئەمریکا هەنگاو بنێت بۆ بەهێزکردنی ئازادی ڕۆژنامەگەری و کۆمەلگای مەدەنی لە وڵاتی تورکیا بەرەنگاری ئەو هەوڵانە ببنەوە کە لەلایەن سەرۆکی ئەو وڵاتانە دەدرێت بۆ سەرکوڵکردنی ئازادی ڕۆژنامەگەری و خۆپیشاندانی بە ئاشتی لە وڵاتەکانی خۆیاندا. ئەو پیاوە لەبارەی دموکراسی ڕاستەقینەوە نازانێت. ئەردوگان ڕێز لە دموکراسیەت ناگرێت. ئەو دەسەڵاتی خۆی بە هەڵە بەکاردێنێ و پێشێلی دەسەڵاتەکەی خۆشی دەکات. بڕوانە خواروی خۆرهەڵاتی تورکیا شار بە شاری کوردەکانی وێران کردووە. بەس بە تەنها ئەوەی کە ئێمە کوردین بەس بوو بۆ ئەردوگان کە بەو شێوەیە بەرامبەرمان بوەستنەوە. تورکیای وا لێکردووە کە بێتە ئێران و سعودیە کە هیچ ئازادیەکی ڕادەربڕینی نەهێشتوتەوە. ئەردۆغان سەرۆکی تورکیا بە فەرمی میوانی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ بوو. لوسی وەک خۆپیشاندەرێک چاوەڕوانی سەرۆکی ئەمریکاشە هەڵوێز وەرگێت. بەڕاستی زۆر حەزەکەم سەرۆکی وڵات لەو بارەیەوە بڕیارێک دەربکات وەک کچێکی ئەم وڵاتە دەمەوێت قسەیەک لە باوکمەوە دۆناڵد ترامپ ببیستم ئەمەوێ هەڵوێز وەربگرێت بە ئەردوگان بڵێت گوێ بگرە تۆ هەست بەوە دەکەیت کە دەتوانی لە وڵاتەکەی خۆت لەسەر خاکی خۆتان وها ڕەفتار بکەی لەگەڵ خۆپیشاندەراندا کە نایاساییە بەڵام ناتوانیت هیچ کردەوەیەکی وها لە دژی هاوڵاتیانێکی وڵاتەکەم بەکاربهێنی لەسەر خاکی خۆیان. تورکیا و ئەمریکا دوو هاوپەیمانی دێرینن. دوای ئەو ڕووداوە هەڵوێستەکان لە هەمبەر تورکیا توندە بەڵام دەمێنێتەوە تا چەند بەرژەوەندی سیاسی نێوان دوو وڵاتەکە ڕۆڵ دەژێڕێت. یەحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن.